بۆ نمونە من بەرنامەم جاری وای ئاگالەیە بەرنامەی رادیۆیی هەیە بەرنامە هەیە لە پەیجەکاندا وەڵامی خەون دەداتەوە بە تەلەفۆن وەڵامی خەون دەداتەوە ئیتر بە زۆری خوشکان خۆیان لێ ڕازی بێت تەلەفۆن دەکا مامۆستا ئەم شو ئەو خەونم بینیوە مامۆستاش ڕاستەوخۆ خەونەکەی بووە لێک دەداتەوە زۆرجار دەبینیم لەوە چێ ئەمە ئاژاوەی خێزانی لێ بکەوێتەوە لەوە چێ گرفتی دەرونی بۆ کەسەیە گوێگرەکە کە پەیوەندی دەکات دروستکە لەبەر ئەوەی خەونێک بۆ نمونە ئێمە گە خەون وەرگرین خەون لە زمانێک بۆ زمانێک لە زەمینێک بۆ زەمینێک لە کاتێک بۆ کاتێک لە کەسایەتێک بۆ کەسایەتێک هەمان خەون ماناکانی دەگۆڕێ ئەڵێن کاتی خۆی ئیبن سیرین ڕەحمەتی خوای لێ بە کابرایەک هات بۆ لای کە لێک دەرەوەی خەون بوو محەممەدی کوڕی سیرین هات بۆ لای وتی قوربان من ئەم شەو لە خەوما بانگم دەدا کابرا فعلەن پیاوێکی ساڵح بوو خواناز بوو دیندار بوو کاسبکارێکی حەڵاڵ خۆر بوو ئیبن سیرین فەرمووی بەویستی خوای پەروەردگار لە نزیکترین کات و ساتدا لەم ساڵ یان ساڵی داهاتوودا حەجی ماڵی خوارد بە نسیب دەبێت ئەڵێ ئەو ڕۆیشت و زۆر دڵخۆش بوو سوپاسی خوای کرد و دەستخۆشی لە مامۆستا کرد کەسێکی تر هات کە بە شەڕانی و بە شەڕەنگێز و بە خراپەکار لە ناو کۆمەڵگادا ناسرا بوو وتی قوربان خوا بە خێری بژێڕێ ئەم شەو لە خەوما بانگم دەدا چوومە مزگەوتەوە بانگی نوێژم دەدا ئیبن سیرین فەرمووی بەخۆ تا بچۆوە ئاگال لە خۆت بێ بە ڕەفتارەکان تا بچۆوە وەڵاهی لەوە ئەچێت دزی بکەی و بگیرێ و جارچی جار بدا فڵان کەس دەسەد دزی گیراوە حکم بدرێ ئاگال لە خۆت بێ ئەگەر نیازێکی خراپت هەیە واز بێنەوە تەوبە بکە فعلەن هەردوو بوارەکەەوە خۆی هاتەجێ کابرا دوای مەسافەی دیاریکرا و چوو بۆ حەج ساڵحەکە تاڵح و خوانە ناس و خراپەکارەکەش دزی کرد و گیرا و جارچی جاڕیدا کە لەسەر دزی فڵان کەس گیراوە وتیان قوربان خۆ هەر یەک خەونیان بینی بوو هەردووچیان لە مزگەوت تا بانگیاندا بوو چۆن ئەم خەونە بۆ یەکیان دزی بوو بۆ یەکیان حەجی ماڵی خوا بوو فەرمووی بە قورئان وەڵامدانەوە ئەوەیان کەوتم حەج دەکەی کەسێکی ساڵح بوو ئەهلی مزگەوت بوو خوا ناز بوو بڕوای بە بانگ هەبوو خواش لە قورئان دەفەرمێ لەبارەی حەجەوە کاتێک کە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بانگی خەڵکی کردەوە ئەذین فی الناس بالحەج یەتوکە ریجالا ئەذان لەوێدا بانگدان بە مانای حەجە بانگ بکرێ بۆ حەج ئەم چوو بۆ حەج ئەوەی تریان کە سەیرم کرد کەسێکی نالەبارە تاڵح و ساڵح نییە سەیرم کرد لە قورئانە لە باسی سوڕەتی لە باسی یوسفە کاتێک کە یوسف ئەمباری خواردنەکە ئەو قاپەی کە خۆراکیان پێدەپێوە خستێن ناو باری براکانیەوە بۆی بنیامین گلداتەوە وأذن مؤذن أيتها العير إنكم لسارقون ئەهلی کاروان وەرنەوە ئێوە بەڕاستی بەدڵنیاییەوە دزن و دزیتان لە پاشا کردووە لەو پاشا عەزیزی میسر کردووە قاپەکەتان دزیوە وەرنەوە با بتان پشکنین وتی لەوێدا بانگدان و بانگکردن بە معنای دزی بوو بۆیە ئەم پیاوە گومانم هەبوو کە تووشی دزی بێ فعلەن تووشی دزیش بوو کەواتە کەسێک کە تەلەفۆن دەکات دەڵێ مامۆستا ئەو خەونەم بینیوە مامۆستا مەلا فڵان کەس ئەو خەونەم بینیوە بۆم لێکدەوە ئەم کەسایەتی فڵان کەس ناناسێت چۆنە نازانێت لە چ بارودۆخێکا ئەو خەونەی بینیوە بۆیە ئەمە هەڵەیە هەر وەڵامێکی بداتەوە ئەویش بڕوای پێدەکاوە زۆر جار خەیاڵی خۆی لەسەر ئەوە بنیاد دەنێ ئەم بەرامبەرە تووشی هەڵەیەکی گەورە دەبێت